زۆرێک لەو خانمانی کە تەنها یەک بۆڕی منداڵدانیان لەدەستداوە دەپرسن کە ئایا جارێکی تر توانای دووگیانبوونیان دەبێت یاخودنا. لێرەوە بە پێویستم زانی کە ڕوونکردنەوەیەک بدەم بۆ ئەو خانمانی کە تەنها یەک بۆڕی منداڵدانیان هەیە کە ئایا توانای دووگیانبوونیان دەبێت یاخودنا. ئەگەر خانمەکە بە هەر هۆکارێک بۆڕیەکەی تری لەدەست دابێت، بۆڕیەکی لەدەست دابێت بۆ نمونە بەهۆی دووگیانبوون لە دەرەوەی منداڵدان، بەهۆی کیسەوە بێت، بەهۆی هەوکردن یاخود نەشتەرگەری، ئەگەر بۆڕیەکەی تری کە ماوە هیچ کێشەیەکی نەبێت، بۆڕیەکی کراوە بێت نەگیرا بێت، هیچ هەوکارێکی تری نەبێت خانمەکە بۆ دواکەوتنی دووگیانی، ئینشاءالله توانای دووگیانبوونی دەبێت. بەڵام ئەگەر هەردوو بۆڕی منداڵدانی گیرا بێت، ئەوە بە هیچ شێوەیەک ناتوانێت بە شێوەیەکی سروشتی دووگیان بێت، تەنها بە یەک ڕێگە توانای دووگیانبوونی دەبێت. ئەگەر هەردوو بۆڕیەکەی لەدەست دابێت تەنها بە ڕێگەی بلووری یاخود تەفڵ ئەنابیب. ئەمڕۆ نەشتەرگەری منداڵبوونم بۆ خاتونێک ئەنجامدا کە ساڵی پار تووشی حاڵەتی دووگیانبوون لە دەرەوەی منداڵدان بوو کە بەهۆیەوە بۆڕیەکی منداڵدانمان لادا بوو، بەڵام خۆشبەختانە بە شێوەیەکی سروشتی دوای 6 مانگ خانمەکە دووگیان بووە. ئەمڕۆ بە شێوەیەکی سەرکەوتوو نەشتەرگەری منداڵبوونەکەم بۆی ئەنجامدا بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەمولایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.